ما خمالیا و کلتوریا و هاوین ورزک خوش و گشتیار باشن و خبصه و تایبت روجت عطلبن خبصه باشتره عالم سردان آمد کرد تابینگا سیلا پاشه و جوا حول دی شولی خوا کار خوا تو پیش و بخی امجار بجاره خدمتا خلکیت که اینو تشتینی ترتینی نو جانترو و گل خلکی آری کاری باشه برای تا چی بیست بهت کردن مجن بو پلانا گشتیاری مجن گو پیش و تر بچایان جی تا چی بشنیاره که بو ویک لازم حکومت آری کاری ما بکردن تشتی جدی و کن آری کاری بو هر تشتی که راستی هاوین گلای باشه پتر همی ورزا بهارجی باشه بس با پاییز وزستان بچگی کم بیدن بس با هاوین بردام باشه حالا هزارم ابو حوالا ما گفتی دی کلتوره کی وگینی کردواری کو سرنجا خلک عرب را کشتن وکی وان فستانا یعنی خلک دی سحکته راستی دی بمعجبن بو کچت خود کرن راستی گل وکلوت کردواری اما خلک بمعجبن خودی هم خواست بخو فقرت فروشم و بریجی هر جی موسمی وقتی تیتن وقتی شوری بکرن هستیم فقرت خمانید بینم میت میفه منطقه ادبرت فروشم با جی گشتیاره جی و عالم جیت کردن یعنی کو مثلا فکری که خوش بخوتنی في منطقه قالك بوي خوشه و چه اما هەروەها هەر لەبارەی کەرتی گەشت و گوزارەوە کوردستان 24 بۆچوونی بەشێک لە خاوەن شوێنە گەشتیاریەکانی لە هاوینە هەواری سەرچاوەی زەڵم وەرگرتووە ئەوان داوا دەکەن ڕێگەی هاوین هەوارەکان چاک بکرێت و شوێنی مانەوە بۆ گەشتیاران دروست بکرێت. وڵا هەموو ناوچە گەشتیارەکان بە دەرەجەیەک پێویستە ڕێگاوبانێکی زۆر جوان و تایبەتی هەبێت تەرتیبی هەبێت ڕێگاوبانێکی باش بەوەی گەشتیاران بە ئاسانی بگەنە شوێنە گەشتیاریەکان سەبوونە لە هاوینەواری سەرچاوەی زەڵم ڕێگاوبانێکمانەیە بەڕاستی زۆر ناخۆشە هیوای ئێتە ناو دێرکە کە بۆ بۆنەوەی خۆڵە جادەکەی خۆڵە تۆزێکی ئیزدیعام دروستەکە دەستکە هێشتر چاک نەکراوەتەوە خەڵک بەخوای ئیزعاجەبێ لە قەرەباڵغی ئاگەڕێتەوە مە بە دەرەجەیەک ڕێگاوبان بە دەرەجەی دووش بە بۆنەوە مۆتێلێکی مۆتێل دروست بکرێت بۆ گەشتیارەکانمان بۆەوەی لێرە بتوان بمێنەوە ئێستا جاری وایە گەشتیارێ لە دوورۆیە وایە لە بەغاوەیە لە شوێنانی دوورۆ ئێن بۆ ئێرە بە سەعاتێ ینی چێژ لە شوێنە گەشتیارەکان نابینێ بۆی سەعاتێ لێرە بمێنێتەوە پێویستی بۆیە مۆتێلێکی بۆ دروست بکرێت لێرە مۆتێل لەبەرەوەی تێدا بمێنەوە و چێژ لە ناوچە گەشتیارەکان وەرگرن تا چەندێک تۆکو خاوەنکار دڵخۆشی باتنی گەشتیار لە وەرزی هاوینە وڵات تا ڕادەیەکی زۆر دڵخۆشین باتنی گەشتیاران بۆ ئێرە خاوەنکارێک تا چەندێک برە و بەکارەکە و یاوە توانیتە بەرەو پێشەوەی بەری بۆی کە سەرنجی زیاتری گەشتیاران بەڕێ وەڵی لەخواوە زیاوی ئەمە باشە ینی ستافێکی تایبەتمانەیە بۆەوەی بۆەوەی کاتی گەشتیاران وێ ئێستا بۆ نمونە لە ئێمە مەتەمەکەیمان شاگردمانەیە عەرەبە ینی شاگردمانەیە کوردە ئاوا بۆ هەموو زمانەکان هیچ کێشێکمانەوە ئەسکەرانسانیمان کردو بۆەوەی لە هەموو زمانەکان تێبگەین هیوایەمانێ فارسی تەواتی تێگا ینی تورکمانی چەندێک کارەکەتان بەرەو پێشەوە بردە شوێنە گەشتیاریەکەتان گەورەتر کردووە فراوانترتان کردووە وەڵام لە چاو ساڵانی پێشووە زۆر زۆر چاکە ئێستا بۆ من لێرە گاراجێک دروست کراوە لە خوارەوە بەڕاستی زۆر زۆر سوودیە بووە گاراجی گەورەیە زۆر زۆر سوودیە بووە بۆ گەشتیاران و چەند گاراجێکی تر پرەویان پێدرێت اینجا لێرە هیوایە خانوو هەیە عەرزەیە لێرە کردویانە بە خانوو بۆ ئەوەی گەشتیاران تێدا بتوان بمێنەوە سوودێکی باشی هەیە بۆ گەشتیاران ئەم هاوینەواری ئەحمەداوا زەڵمە معاناتی زۆرە لەبەرەوەی گەشتیارێکی زۆر ڕۆی تیەکە کۆمەڵی گیرروگرفتی هەیە یەکێک لەوانە کارەبای 24 کاتژمێری نییە پێویستە کارەبای 24 کاتژمێری هەبێ لەبەرەوەی گەشتیار بێ بە شاوە بمێنێتەوە ینی ئەمان بێ ڕووناک بێ ئەوە ڕێگەوبانێکی ینی باش نییە لەبەرەوەی کە بوجەوشت کەمە بەردەست نییە هینە ئەو ئیشەتیاوە سێنراوە ئەگەر ئەوە بکرێ زیاتر گەشتیار ڕووە کاتێرە تا چەندێک هاتنی گەشتیار لە وەرزی هاوینا تۆ دڵخۆشەکە وەڵی پێویستە ئێمە لەگەڵ گەشتیارە بەباشی هەڵسوکەوتکەین تەعاونمان باش بێ نەرمونیان بین لەگەڵیانە بە ئەدایەکی باش وەزیفەکانی خۆمان جێبەجێ بکەین هەتاوەکو زیاتر گەشتیار ڕووکاتە ئەم منتیقەیە سەرنجیان ڕاکێشین ئیتر ینی ئوسلوبمان تەعاملمان هەڵسوکەوتمان باش بێ لەگەڵ گەشتیارە و ینی سیعرەکانیشمان مناسب بێ
تا چەندێک توانی وتە پەرە بەکارەکەی خۆت بێ دوکانەکەت فراوانتر بکەی لەسەر حەزی گەشتیار ئەو شتانی کە ئەوان پێیان خۆشە تۆ بیهێنیتە دوکانەکەت و زیاتر سەرنجام ڕاکێش. الحەمدولله بەرەبەرە ساڵ بە ساڵ سات بە سات سعات بە سعات ئەم منتیقەیە قەرباڵغە بێ و خەڵکیش ڕۆشنبیری زیاتر پەرە بە ڕۆشنبیریەدا یعنی زیاتر ئەوێ گەشتیار ڕاکێشێ زیاتر ئەوێ کەپرەکانی یا دوکانەکەی یا باخەکەی باشتر کە جوانتری کە ڕازاوەتری کە شتەکانی باشتر کە و شتەکانی تازە بن هەمیشە و سیعری مناسب بێ هەتاوەکو گەشتیار و خەڵکی تر ڕووی لەم منتیقەیە بکات. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم وڵی پێشنیاری منە و پێشنیاری هەموو خاوەن دوکاندارەکانەوەیە کە حکوومەت پرۆژە ڕابگەێنێت کەرتی گەشتیاری بەرەو پێشتر بەرە ینی ئەمەش زیاتر پەیوەندی بە قەیرانی دارایی و هەتاوەکو باری داهاتی خەڵک باشتر بێت هەتاوەکو حکوومەت کار و پرۆژەی باشتر بخاتە ڕوو و ڕۆژی سەرنگەکانیش باشتر بێ و فرۆشی زیاتر بێ و کاتە ئێمەش توانین ینی چۆن بڵێن دوکانەکانی خۆمان بەڕێوە ببەری ینی شتی زیاتر بخینە ڕوو و زیاتر ئەو شتانە بخین کە تەڵەبیان لەسەرە. چۆنێک وەرزی هاوین بەدڵی تۆیە بۆ هاتنی گەشتیار؟ وڵی خۆمان زانین سەرای هەموو هاوینێکی تر گەشتارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکە بە تایبەتی ناوچەی هەورامان ئیتر ئەویش هەروکو وتم زیاتر پەیوەندی بە بارودۆخی هەرێمەوە بە پەیوەندی بە بارودۆخی دارایی و هێتاکو پارودۆخی دارایی باشتر گەشتیار لە وەرزەیە تا چۆنێک دڵی تۆ خۆشە؟ وڵی تا ئەمساڵ بە تایبەتی ئەمساڵ بڵێن ینی هاتنی گەشتیاران تویم بڵێن دڵخۆشکەرە و ئەم دوسێ ڕۆژە هەندێک چۆڵی پێوە دیار ئەویش بە بۆنەی ئەو یادی عاشورای کە پەیوەندی بە شیعەکانەوە بووتر ئەم دوسێ ڕۆژە تویم بڵێن گەشتیاری کەمتر هات بە بۆنەی ئەو یادەوە. تا چۆنێک برەویاوە بە بزنس و کارەکە و لە ناوچە گەشتیاریەکانەوە ئەتوانی چی بکەیت؟ وڵی منکو خاوەن دووکارێکە توانم بڵێم یعنی برەوی باشم بە دوکانەکەی خۆم داوە زیاتر توانیمە بەرەو پێشتری ئەو داواکاریانە چۆن بڵێن بیانم بۆ دوکانەکەم کە تەڵەبیان لەسەرە ئەو تەڵەبانەش زیاتر شتومەکی کوردەوارین ئەوانە فرۆشیان زیاترە لەم ناوچە گەشتیارانەدا.